شێرینەکانم هەمیشە هیوای سەلامەتی و باشیتان بۆ دەخوازم. شێرینەکانم ئەمڕۆژ وەک هەروانێکی تر بابەتێکی دیکەی ئەدەبتان بۆ ڕوونەکەم و باز لە کەسایەتێکی دیکە دەکەین کە ئەویش سوارەی ئیلخانی زادەیە. پێکەوە بە هەمان شێوانەکانی تر وانەکە ئەخوێنینەوە و بەپێی توانە بۆتان ڕوونەکەمەوە. ئەم بابەتە زۆر بە کورتی باسی لێوە کراوەتە، ژیانی ئەم کەسایەتیە زۆر بە کورتی باسی لێوە کراوە، واتە چەندێک ڕێکی کەمە هەڵێم شتی زیاترتان لەسەری بۆ باس بکەم و زیاتری لی تێبگەن. سوارێ ئیلخانی زادە ساڵی 1937 لەدایک بووە و ساڵی 1976 کۆچی دوای کردووە، واتە 39 ساڵ ژیاوە. ئەم شاعیرە نوێخوازی ڕۆژهەڵاتی کوردستان، واتە کوردستانی ئێران دەگرێتەوە، لەوێ لەدایک بووە. ناوی سوارە ئەحمەد ئاغای ئیلخانیە کە ئەمە ناوی تەواویەتی. لە شاری بۆکان هاتۆتە دنیاوە. دڵیان بیستوتانە بۆکانێکێکە لە شارەکانی ئێران کە خەڵکەکەی کووردە. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە سەقز و بۆکان و تاران تەواو کردووە و پاشان چۆتە کۆلێژی حقوقی زانستگەی تاران، واتە قۆناغەکانی خوێندنی لە چەند شارێک بڕیوە، پاشان دەچێتە کۆلێژ واتە زانکۆ لە تاران. سوارە تەنیا تەمەنی منداڵی بەخۆشی بردووەتە سەر، دوای ئەوە نەخۆشی و ژێردەستەی نەتەوەکەی هەراسانی کردووە. واتە ئەمیش باز لەوە دەکات کە تەنها سەرەتای ژیانی خۆشبە، پاشان دەربەدەری و کێشەی زۆری توش بووە بەهۆی باری سیاسیەوە کە دواتر باسی لێوەکەین. لە ساڵی 1961 زاینی بۆتە ئەندام لە یەکێتی خوێندکارانی کورد لە زانستگەی ئێران. واتە لە ساڵی 1960 دەبێتە ئەندام لە ئەو زانستگەیە، ئەمە ڕوونە دەبێتە ئەندام لەوێ. لە پەلامارێکی گەورەی گرتن و ڕاونانی دەستگای پۆلیسی شاوە سوارشکەوتە بەندیخانەی تارانەوە و لە بەشی گرتوخانی سیاسی ئێران. ئەو کات بارودۆخی سیاسی ئێران زۆر ناجێگیرە بێت لە سەردەمیشە، ئەوە بابەتێکی توردرێژ و نامێ باسی بکەین لێرەیە. بەهۆی ئەو بارودۆخە سیاسی ئەو کاتەوە سوارش دەبێت یەکێکە لەو کەسانی کە دەگیرێت و دەکرێتە بەندیخانەوە لە گرتوخانی سیاسی ئێران. لێرەدا لەم بابەتەیە تەنها ئەوەندەی لەسەر ئەم کەسایەتیە باس کردووە، بەڵام من هەندێکی تر ڕۆنی ئەکەمەوە تاکو زیاتر لەم کەسایەتیە تێبگەین بزانین ژیانێکی چۆنی بردووەتە سەر. سوارە یەکێک بووە لە شاعیرە هەرە خوێنەوارەکانی ئێران و ئاگاداری گۆڕانکاری ئەدەبیەکانی جیهان بوو. ئاڵوگۆڕێکی گەورەی لە شعری نوێی کوردیدا هێنایە گۆڕێ، هەرچەندە ژمارەی شعرەکانی کەمەن، واتە شعرێکی زۆری نییە، بەڵام هەر هەمان لە ڕووی داڕشتن و بێری قوڵ و هەستی شاعیرانەوە شعری دانسخەن، واتە تایبەتن. پاشان ئەم شاعیرە عشقی سروشت بووە، سروشتێک کە لە خزمەتی مرۆڤایەتی دابێت. سوارە جگە لە شعری کوردی بە فارسی شعری نووسیوە، لە بواری پەخشان و نووسینشدا ئەدیبێکی لێ هاتوو بووە، واتە هەر هۆنراوی نەنووسیوە بەڵکو پەخشانیش نووسیوە کە جۆرەکە لە جۆرەکانی ئەدەب. ئەو کاتێک کە لە بەشی کوردی بووە لە هەردوو ڕادیۆی ئێران و کرماشان کاری کردووە و بەرنامەیەکی ئەدەبی هەبووە بە ناونیشانی تاپۆ و بوومە لێڵ، ئەمە ناوی بەرنامەکەی بووە کە خزمەتێکی زۆری بە مەسەلە ئەدەبیەکانی کوردی کرد، واتە لەو بەرنامەیەدا خزمەتێکی زۆری بە بابەتە ئەدەبیەکانی زمانی کوردی کردووە. ئەمە هەندێک زانیاری تر بوو لەسەر ئەم کەسایەتی ئەم بابەتەمان. پاشان لێرەدا دەڵێت لە یادی 10 ساڵی کۆچی دوای ئەم شاعیرەمان یەکێ لە نزیکترین هاوڕێ خۆشەویستی سوارە بەم جۆرە نووسیوتی و دەڵێت لە خۆشاردنەوە هەڵات هەڵاتی مناڵانە ڕاهەتا خۆشاردنە و هەڵات هەڵاتی سیاست و کوردایەتی. واتە ئەمە بەراوردێکاڵێ لە هەڵات هەڵاتی منداڵانە وەکو یاریەک باسەکە تێئەگەندەوە بۆ ڕاوەدونانی سیاسی، واتە کوردایەتی کردو بەهۆی ئەمەشەوە تووشی ڕاوەدونان و خۆشاردنەوە ئەوانە بووە. لە بووکی جوانی کوردستان ڕاهەتا شاری بەگرمە و دووکاڵ چەند جار و چەند ساڵ پەککەوتن و تێهەڵچوونەوە، پێشمەرگایەتی من و گیرانی ئەو، گیرانی من و کرمانەوەی ئەو لە بەشی کوردی ڕادیۆی تاران و بە ناچارە لە دووتوێی سەد
پەردەی ڕەمز و ڕازدا پێدە هەڵگوتن بە ئازادی و بەڕابەری و بەختەوەری ئینسان شێعر و وتاری سیاسی نووسیوە. ئەم کەسایەتیە تووشی نەخۆشیێکیش ئەبێت کاوای لێ بۆ هەمیشە نەتوانێت بە تەواوی ڕێبکات بڕوات لەگەڵ ئەوەشدا هەموو ئەو بربەست و ڕێگانەی کە هاتووەتە بەردەمی هەشتا ڕای نەگرتووە، هەشتا شێعر و وتاری سیاسی نووسیوە کە بۆ کوردایەتی بووە واتە دژی سیاسەتی ئەو کاتە بووە. ئەمە شێکێکە لە نمونە شەعریەکەی بە ناوی شار کە بە شێوەزاری کرمانجی خوار و نووسێتی وەک لێرەشا پێمان دەڵێت تەنها بەشی یەکەمی بۆ لەبەرکردنە. هۆنراوەکە زۆر ئاسانە وشەکانی زۆر بە ئاسانی ئێوە لی تێئەگەن ئەگەر سەمن ئێخوێنمەوە ئەگەر شتێکیش ناڕوون بوو باسی لێوەکەین. گوڵم دڵم پڕە لە دەرد و کۆڵ ئەڵێم بڕۆم لە شارەکەت. گوڵم مەبەست لە خۆشەویستەکەیەتی دەڵێ دڵم پڕە لە دەرد و حەزین لە خەفەت و خەمباری ئەڵێم بڕۆم لە شارەکەت. ئەوە ڕوونە ئەڵێم بە جامێ ئاوی کانیاوی دەیەکەم عیلاجی کەم کوڵی دڵی پڕم لە دەردی ئینتیزارەکەت. واتە ئەڵێ ئەمە ڕوونە یعنی هەموو شەکانی ڕوونە ئەڵێ بە جامێ ئاوی کانی لادیەکەم ئەو خەفەت و دەرد و دوێ پێ چارەسەرکەم کە لە دڵمدایە وەڕز بوو گیانی من لە شار و هاڕەهاڕی ئەو واتە بێزارم لە ژاوژا و دەنگەدەنگی شار ئەو جەنجاڵی کە لە شاردایە لە ڕۆژی چڵکنی نەخۆش و تاویاتی شەو تاویات واتە لەرزوتە لێرەدا وەسفی شەو و ڕۆژ دەکات لە شاردا وەسفی جوانی ناکات واتە بڵێ ڕۆژێکی جوان بۆ ڕۆژێکی ئەوە بووە بەڵکو بە پێچوانەوە پێی دەڵێت ڕۆژی چڵکن و نەخۆش کاتە وەسفێکی پێچوانەی شەو ڕۆژ دەکات لە شاردا. بەشەکانی تری هۆنراوەکەتان بۆ ناخوێنمەوە ئێوە خۆتان دەتوانن هەمووی بخوێننەوە زۆر چێژبەخشە و هۆنراوەیەکی زۆر جوانە و واروە بە زمانێکی سادە نووسراوە لێی تێدەگەن ئەگەر وشێکیشتان تێی نەگەیشتن یاخود بەلاتان گران بوو دەتوانن لێرە لە وشە واتاکە سوود وەربگرن واتای وشەکان بزانن. بابەتی ئەمڕۆژمان هەر ئەوە نەبوو بۆ هیوایم کە سوودتان لێ وەرگرت بێت لێی تێگەیشت بێتن توانی بێتم کە کەساتێکی دیکەی ناوداری کورتان پێ ئاشنا بکەم ئەگەر کورتیش بێت. سپاس بۆ گوێگرتنتان هەتاوانێکی تر خۆتان لەگەڵ.